walk down to the Capitol because you'll never. چەند کاتژمێرێک پاش هێرشی لایەنگرانی ترامپ بۆ سەر کۆنگرێس هەردوو ئەنجومەنی نوێنەران و پیرانی ئەمریکا سەرکەوتنی جۆ بایدنی کاندیدی دیموکراتەکانیان لە هەڵبژاردننی سەرۆکایەتیە وڵاتەدا پشڕاست کردەوە و بوون بە سەرۆکی بایدن بە 306 دەنگ پەسەند کرا. Joseph R. Biden Jr. of the state of Delaware has received 306 votes. ڕاستەوخۆ پاش پەسەندکردنەکە دۆناڵد ترەمپ لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند کە 20 مانگ پۆستەکە ڕادەستی بایدن دەکات و پرۆسەکە بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوە دەچێت، بەڵام جەختی لەوە کردوێتەوە لە ئەنجامی هەڵبژاردنەکە ڕازی نییە و ساختەکاری تێدا کراوە. دوای ئەوەی دانیشتنەکان بەهۆی خۆپشاندانی لایەنگرانی ترامپەوە ڕاگیران، مایک پێنسی یاریدەدەری سەرۆکی ئەمریکا کە وەک سەرۆکی ئەنجومەنی پیران سەرپەرشتی کۆبوونەوەکەی دەکرد، ئیدانەی پەلاماردانی کۆنگرێسی لەلایەن لایەنگرانی ترامپەوە کرد و لە وتاری دەستپێکردنەوەی کۆبوونەوەکەدا ڕووداوەکانی بە ڕۆژی ڕەشت ناوبرد. هەرچەندە دانیشتنی کۆنگرێسی ئەمریکا بۆ پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردن زیاتر پرۆسەیەکی پرۆتۆکۆڵیە، بەڵام بەهۆی بانگەشەی ساختەکاری لەلایەن ترامپەوە و هێرشی لایەنگرانی بۆ سەر کۆنگرێس کۆبوونەوەکە بووە جێگەی باس. ڕۆژی چوارشەممە کۆنگرێسی ئەمریکا بۆ گفتوگۆ لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان و پەسەندکردنی کۆبووەوە لەسەر داوای ترامپیش لایەنگرانی چوونە ناو باڵەخانەی کۆنگرە و هۆڵی کۆبوونەوەکان و بەهۆیەوە دانیشتنەکە ڕاگیرا. لە ئەنجامی دروستبوونی توندوتیشی لە نێوان پۆلیس و خۆپشاندەران ژمارەیە کوژرا و بریندار لە هەردوو لاکەوتەوە. مۆڕێل بوزر سەرۆکی شانەوانی واشنگتنی پایتەختی ئەمریکا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ژنێکە لە ناو کۆمەڵی خۆپشاندەردا بوو بە زۆر چوونەتە ناو ژوورێکی ئەنجومەنی نوێنەرانەوە کە کۆبوونەوەی تێدا بووە لە ئەنجامی تەقەی کاربەندێکی پۆلیس گیانی لەدەست داوە. سەرۆک شارەوانی پایتەختی ئەمریکا وتیشی ژنێک و دوو پیاوی بە تەمەنیش کە لە ناو لایەنگرانی ترامپدا بوون لە ناو کۆنگرێستا گیانیان لەدەست داوە سەبارەت بە هۆکاری مردنەکەیان تەنیا ئاماژە بەوە کراوە کە هەر سێکیان بە هۆکاری کتوپڕ گیانیان لەدەست داوە. هەر لە خۆپشاندانەکەدا 14 پۆلیس بریندار بوون کە دوانیان ڕەوانی نەخۆشخانە کراون. سەرۆک شارەوانی واشنگتن دیسی ڕایگەیاند بارودۆخینە ئاسایی لە پایتەخت بۆ ماوەی 15 ڕۆژی دیکە درێژ دەکەینەوە تا پرۆسەی ڕادەستکردنی دەسەڵات بە بایدن بە تەواوی کۆتایی دێت. بەهۆی بڵاوکراوەکانی لەبارەی هەڵکوتانە سەر بینای کۆنگرێس پلاتفۆرمی تۆڕە کۆمەڵایەتیەکانی فەیسبوک و ئینستاگرام بۆ ماوەی 24 کاتژمێر بربەستی بڵاوکردنەوەی لەسەر هەژماری دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دانا. تویتەریش هەندێک لە بڵاوکراوەکانی ترامپی سڕیەوە و بۆ ماوەی 12 کاتژمێر بربەستی لەسەر هەژمارەکەی دانا. پاژەوەش کە جۆ بایدن داوای لە ترامپ کرد بێتە سەر تەلەڤیزۆن و بەرگری لە دەستور بکات و کۆتایی بە گەماروی سەر کۆنگرێس بهێنێت. ترامپ لە پەیامێکی ڤیدۆییدا جەختی لە بردنەوەی هەڵبژاردن لەلایەن خۆیەوە کردەوە، بەڵام هاوکات داوای لە لایەنگرانی کرد بچنە ماڵەوە و ئاشتی و ئارامی و یاسا بەرپا بکەن. هەر لە ئەنجامی ئەو ڕووداوانە ستیڤانی گریشام بەڕێوەبەری ڕۆژنامەوانی میلانیای هاوسەری و سارا ماسیوس جێگری وتەبێژی کۆشکی سپی و ڕێکی نیسی تایش بەڕێوەبەری کاروباری کۆمەڵایەتی کۆشکی سپی دەستیان لە کار کێشایەوە. میدیاکان باز لە ئەگەری دەست لە کارکێشانەوەی ژمارەیەکی بەرپرسی دیکەش دەکەن.